ئەمریکا کۆتایی بە پرۆسە سەربازیەکانی هێنا و دەسەڵاتی بۆ بزوتنەوەی تالیبان بەجێهێشت تاکە سەرێشەی تالیبانیش لە ئێستادا بەرهەڵستکارانی سەر بە ئەحمەد مەسعودن لە دۆڵی پەنجشیر. دوای شکست هێنانی گفتوگۆکان بەهۆی قورسی مەرجەکانی ئەحمەد مەسعودی سەرکردەی هێزەکانی ناسراو بە بەرهەڵستی میلی، سەرنجام تالیبان هێزەکانی بەرەو پەنجشیر جوڵاند و لە ئێستادا شەڕی سەخت بەردەوامە. ئەمریکاش بێلایەنی هەڵبژاردووە. جۆن کێربی وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیاند کۆتایی بە پرۆسە سەربازیەکانی وڵاتەکەی لە ئەفغانستان هاتووە و ئەوان پشتیوانی هیچ کام لە لایەنەکانی شەڕ ناکەن. کێربی وتیشی ئەوان خوێن و پارەی زۆریان بە خرجداوە لە پێناو ئەوەی ئەفغانستان نەبێتە مۆڵگەی تیرۆر و یارمەتی بەهێزکردنی سوپای ئەفغانستانیان داوە، بەڵام لەو بڕوایەدا نەبوون کە ئەو سوپایە نەتوانێت شەڕ بکات. ئێوارەی ئەمڕۆژ بیلال کەریمی وتەبێژ بە ناوی تالیبانەوە بە ئاژانسی نۆڤۆستی ڕووسی ڕاگەاندووە کە لە سەدا 20 ناوچەکانی ژێردەسەڵاتی بەری بەرهەڵستیان لە پەنجشیر کۆنتڕۆڵ کردووە و بەم نزیکانەش تەواوی ناوچەکە دەخەنە ژێر ڕکێفی خۆیانەوە. وتەبێژەکە دەڵێت شەڕ لە چەند قۆڵێکەوە بەردەوامە و توانی ویانە ناوچەی خاواکی استراتیژیکە ناوچەیەکی شاخاویە کۆنتڕۆڵ بکەن. هەروەها چەند ناوچەیەکی دیکەشیان لە ڕۆژهەڵاتی ویلایەتەکە گرتووە لەگەڵ ناوچەی کابیسای باشوور. بزوتنەوەی تالیبان دیمەنی هەندێک ناوچەی بڵاو کردووەتەوە کە کۆنتڕۆڵی کردووە. لە ڕووی مرۆییشەوە نوێنەری نەتەوەیە گرتوەکان لە ئەفغانستان هۆشداری دەدات لە نزیکبوونەوەی قەیرانی خۆراک لەو وڵاتە و ئاماژەی بەوە داوە خواردەمەنی کۆگاکان بەرەو تەواوبوون دەڕوات. ئەمڕۆ دوو فڕۆکەی سەربازی تورکیا گەیشتونەتە خاکی ئەفغانستان. ئەمەش دوای ئەوە دێت کە فڕۆکەیەکی دیکەی ئێماراتی و 3 فڕۆکەی قەتەری لە فڕۆکەخانەی کابوڵی پایتەخت نیشتونەتەوە و بڕیارە فڕۆکەخانەکە بە پشتیوانی شارەزایانی قەتەری و تورکی و بەگەڕ بخرێتەوە. هەرچەندە سەرۆکی دەستەی فڕۆکەوانی ئەفغانی ڕایگەیاندووە کە ئەمریکا لە سەدا 7 فڕۆکەخانەی کابوڵی وێران کردووە و تەنها 4 فڕۆکەیان ماوە کە ئەوانیش 2 ساڵی دیکە تەمەنیان تەواو دەبێت. ئەمە شاوکاتە لەگەڵ نزیکبوونەوەی کاتی پێکهێنانی حکوومەتێکی نوێ لەلایەن تالیبانەوە کە پێشبینیەکان بۆ ئەوە دەچن مەلا عەبدولغەنی بەرادەر سەرۆکی مەکتەبی سیاسی بزوتنەوەی تالیبان سەرۆکایەتی ئەو حکوومەتە بکات. لەسەر ئاستی سیاسەتی نێودەوڵەتیش دۆمینیک ڕاب وەزیری دەرەوەی بەریتانیا لە سەردانێکیدا بۆ پاکستان ڕایگەیاند وڵاتەکەی گرنگی بە داهاتووی ئەفغانستان دەدات و مامەڵە لەگەڵ دۆخی نوێ ئەو وڵاتە دەکات. لای خۆیەوە دەیڤید ساسولی سەرۆکی پەرلەمانی ئەوروپا بە دووری نەزانی گفتوگۆ لەگەڵ تالیبان دەست پێ بکەن لە پێناو دروستکردنی ڕێڕەوێکی مرۆیی بۆ ئەفغانستان. لە کاتێکدا لە کاردانەوەی کشانەوەی بە پەلەی ئەمریکادا یەکێتی ئەوروپا لە هەوڵدایە بۆ بەهێزکردنی پێگەی خۆی لەو وڵاتە و چینیش بەڵێنی پشتیوانی بۆ تالیبان دەربڕیوە. لەو چوارچێوەیەدا زەبیحوڵڵا موجاهید وتەبێژی تالیبان ڕایگەیاند دوای کشانەوەی هێزە بیانیەکان ئەوان لە ڕوویداراییەوە پشت بەو پارەیە دەبەستن کە لە چینەوە پێیان دەگات. هاوکات سوهێل شاهین سەرکردە لە بزوتنەوەکە ئەوەی ڕاگەیاندووە کە پەیوەندیان بە جێگری وەزیری دەرەوەی وڵاتی چینەوە کردووە و ئەوانیش بەڵێنی ئەوەیان داوە کە باڵێزخانەکەیان لە کابوڵ دەمێنێتەوە و پەیوەندیەکانیشان پتەوتر دەکەن.